لە کۆتاییەکان نزیک دەبینەوە تا دێت ڕکابەریەکان تونتر دەبن. هەر زانکۆی وارەزوێتی کە خۆی لە قۆناغی کۆتایی ببینێتەوە و ڕکابەری بکات لەسەر بردنەوەی نازناوی ئەستێرەکانی زانکۆ. بۆی هەریەکە و هەموو هەوڵێکی خۆی بەگەردەخات تاکو و دەرەنجامێکی باش بەدەست بهێنێت. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کوردستان بەریەککەوتن. سەرەتا زانکۆی کوردستان ویستی زانکۆی ئەمریکی بە دوای خۆی بخات بە هەڵبژاردننی چەند کەتەگۆریەک تاکو و تووشی لە دەستدانی خاڵیان بکات. سەرەتا زانکۆی ئەمریکی بەدوایان کەوتن، بەڵام لە دوای چەند کەتەگۆریەک پلانەکەیان گۆڕی و زانکۆی کوردستانیان لە نێوان چەند کەتەگۆریەک بەجێهێشت وایان لێکردن خاڵی زۆر لەدەستدان. بەڵام لە نیوەی بەرنمەکە زانکۆی کوردستان هەستایەوە و بە دوای زانکۆی ئەمریکی کەوت لە بەدەستهێنانی خاڵ. بەڵام بوونی شانسێکی زۆری زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وای لێکردن لە دوو کەتەگۆری کە هیچ زانیاریەکیان نەبوو بە بەخت وەڵامیان هەڵبژارد و توانیان خاڵ بەدەست بهێنن. ئەمە شوای کرد زانکۆی کوردستان لە دواوە بمێنێتەوە. لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی وەک هەمیشە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لە زانیاری تاکە کەسیدا زۆر زیرەک بوون و توانیان با خاڵێکی زۆر زانکۆی کوردستان بەجێبهێڵن. زانکۆی کوردستان ئەگەرچی ڕکابەرێکی سەرسەخت بوو، بەڵام لە ئاست هەڵمەتەکەی زانکۆی ئەمریکی خۆی ڕانەگرت و تووشی شکست بوو. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی دووەم لە چارەکی پێشکۆتایی دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشویستانم زۆر خۆشحاڵم بە دیداری ئێوە ئازیشا دەبم لە قۆناغی چارەکی پێشکۆتا. سێهەم دوو زانکۆ کە ئەمڕۆ بەشدارن و ململانێ دەکەن بۆی نزیک بنەوە لە فاینەڵ دوو زانکۆن کە بریتین لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. من ناوم محەممەد سوڵتانە، تەمەنم 21 ساڵە، قوتابین لە بەشی دەرمانسازی قۆناغی سێم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. ئامانجم وایە لە داهاتوودا ببم بە توێژەرێکی سەرکەوت و لە بوارەکەی خۆمدا. من ڕایەش ڕزگار، تەمەنم 23 ساڵە، فێرخوازم لە بەشی ئەندازیاری کۆمپیوتەر لە قۆناغی چوارم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. هیوادارم لە داهاتوودا بم بە ئەندازیارێکی سەرکەوت. من ئوسامە سامی، تەمەنم 21 ساڵە، قوتابیم لە قۆناغی دوی بەشی یاسا لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. بە هیوام لە داهاتوو ببم بە لێکۆڵە. ناوم بیاد سەروەرە، تەمەنم 23 ساڵە، قوتابی قۆناغی چوارەمم لە بەشی پەیوەندی نێودەوڵەتی دیپلۆماسیەکان لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. بە هیوام لە داهاتوودا بم بە دیپلۆماتکارێکی سەرکەوتوو. چونکە ئامانجمان هەر سەرکەوتن بۆ لەو بەرنمەیە کە بەشداریمان تێدا کردی و لە قۆناغی یەکەم و دووەم بە ئەنجامێکی باش سەرکەوتین، هەر بۆیە ئامادە باشی زیاترمان کرد لەگەڵ هاوڕێکانمان و ئینشاڵە لەو قۆناغەش هەر سەردەکەوین و بەرەو فاینەڵ دەڕۆین. بە هەمان شێوەی قۆناغەکانی تر بۆم قۆناغەش تا ڕادەیەکی باش خۆمان ئامادە کردووە بە زیادکردنی چەند استراتیژیەک و خوێندنەوەی چەند شتێکی نوێ بۆ زیادکردنی ئەو زانیاریانی کە پێویستە لەسەر بەرنمەکە بیزانین و پێشبینیم ئەوەیە بە هەمان شێوەی بەرنمەکانی تر ئاستێکی باشمان هەبێ و بەرنمەکە بینەوە. دوای ئەوەی دوو قۆناغی یەکەمان بڕی هەستمان کرد کە قۆناغی دووەم زەحمەتتر بوو لە قۆناغی یەکەم و چاوەڕێژەکەی قۆناغی سێم لە هەردوو قۆناغی پێشتر زەحمەتتر بی و بە هۆکارش کە باشتر خۆمان ئامادە کرد و چاوەڕێی پرۆگرامێکی سەختتر دەکەین و ئەمە زۆر بە باشتر ئامادەین لە پێشتر و پێشبینیش دەکەین دووبارە سەرکەوین چونکە زۆر باش خۆمان ئامادە کردووە و بڕۆی تاویشم بە خۆمان. بە حکومەوەی قۆناغ دوای قۆناغ پرسیارەکان گرانتر دەبێت، زانکۆی بەرامبەرمان بەهێزتر دەبێت. ئەم جار باشتر خۆمان ئامادە کردو سەرچاوی زیاترمان بەکارهێناوە و بە هیوای ئەوەی سەرکەوین. لە قۆناغی یەکەم و دووەمی پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ چەند قوتابیەکمان لە چەند بەشێکی جیاوازی زانکۆکەمان هەڵبژارد بۆی بتوانین سەرکەوتن بەدەستبێنین، هەرەوەش بۆ هۆکاری سەرکەوتنمان بۆ ئەم قۆناغەش خۆمان باش ئامادە کردووە. هیوادارم سەرکەوتن بەدەستبێنین بە دڵنیاییەوە سەردەکەوین. هەروەها زانکۆی هەولێری پزیشکی. ناوم مەڕوان قاسمە، تەمەنم 23 ساڵم، قوتابی قۆناغی پێنجەمم لە کۆلێژی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتمە لە داهاتوو ببمە مامۆستای زانکۆ. ناوم عەبدولکەریم سۆفیا، تەمەنم 23 ساڵە، قوتابی کۆلێژی دەرمانسازیم قۆناغی پێنجەم سەر بە زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتم وێ لە دوا ڕۆژ دەرمانسازێکی کارا بووم لە بوارەکەی خۆ. من نوریان نەسرەدینم، تەمەنم 23 ساڵە، قوتابی قۆناغی پێنجەم لە کۆلێژی پزیشکی دیدان لە زانکۆی هەولێری پزیشکی.
ئاواتمەوەی بمە پزیشکێکی لە هاتوو لە داهاتوودا. من محەممەد نەهرۆم تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی شەشم لە کۆلێژی پزیشکی گشتی لە زانکۆی هەولێری پزیشکی ئاواتم ئەوەیە ببم بە پزیشکێکی لێ هاتوو. لە قۆناغی چارەجی پێش کۆتاییدا خۆمان حاضرکردە بە شێوەی زۆر باشتر لە دوو قۆناغەکەیکە و هەڵماندایە ئەو معلوماتانی پێشتر هەمان بۆ دووبارە ڕازاچی سەریان بکەینەوە شتی نوێمان وەرگتیە لێە پێمان وایە ئەو قۆناغش بە هەمان دوو قۆناغەکەی پێشوو دەبڕین و بە ئەنجامێکی باش دەردەچین. لە قۆناغی سێم هەروەکو قۆناغەکانی ڕابردوو ئامادەکاریمان کردیا، بەڵام بەهۆی سەختی ئەو قۆناغا ئامادەکاریمان زیاتر کردووە وەک لە قۆناغەکانی ڕابردوو و بەو ئامادەکاری کردومانە دڵنیای سەرکەوتن بەدەستێنین بە هەماهەنگی لەگە برادران. تاپان دەزانینەوە قۆناغە قوڕسترە و پرسیارەکان قوڕستر دەبێتن لێە ئەو معلوماتانێک کە پێشتری وەرمان گرت و ئەپدێتمان کردو و معلوماتی زیاترمان وەرگرتیا و سیقەمان بەخۆیە و ئیشاڵە و قۆناغش دەبڕین دەگەینە قۆناغی فاینەڵ. لە قۆناغی سێمی بەرنامەکە دووبارە خۆمان ئامادە کردووە بە ئەپدەیتکردن و بەهێزکردنی زانیاریەکانمان لە ڕێگەی کتێب و سەرچاوی جۆرا و جۆر. بێگومان ئەم قۆناغا سەختە و سەختتریشە لەوانی پێشوو، بەڵام ئێمە دووبارە ئامادەین خۆمان بسەلمێنی. خۆشحاڵم وەک سەرپەرشتیاری تیمی زانکۆی هەولێری پزیشکی لە بەرنامە ئێستێرەکانی زانکۆ و زیاتر خۆشحاڵم بۆی کە قوتابیەکانم توانیان هەردوو قۆناغی یەکەم و دووەم بە سەرتیمی بەرامبەر بە جیاوازەی زۆر لە خاڵ سەر بکەون و ئەمڕۆژ بۆ بەڕەنگاربوونەوە لە قۆناغی سێمدا خۆیان زۆر باش ئامادە کردووە و ئەپدەیتی زانیاریەکانی خۆیان کردووە و هیوادارم بتوان ئاسێکی بەرزتر لە دوو قۆناغەکەی پێشتر پیشان بدەن. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕای وڵاتان و بەرنامەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت شانازی دەکەم بە لە سێدارەدانم لەبەر ئەوەی لە کاتی لە سێدارەدانیشدا. قازی محەممەد. قازی محەممەد. قازی محەممەد. وتەکە ئەوە بەناوبانگە هەمومان ئەیزانین. وتەکە هی پێشەوە قازی محەممەدەکە ئەڵێ من شانازی بە لە سێدارەدانم دەکەم لەبەر ئەوەی لە کاتی لە سێدارەدانیشدا پێڵاوەکانم لەسەری دوژمنەکانم بەرزترە. ئەوە کۆتا وشەی سەرکردەی مێژووی کورد قازی محەممەد بوو و زانکۆی پزیشکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە. کام کەتەگۆری هەڵدەبژێرن؟ تەندروستی. تەندروستی ئیشەکەی خۆیان ئەی یاخود بی ئەی ناوی زانستی دەرمانی ئەسپرین چییە؟ ئەی ئەسیتایل سالیسایلیک ئەسید، بی سۆدیۆم سالیسایلێت، سی مەسیل سالیسایلێت، دی ئەسیل سالیسایلێت. سی چرکەتانەیە؟ وەڵامی ڕاست ئەی ئەستایل سالسیلیک ئەسید. ئەی ئەستایل سالیسیلیک ئەسید. چاویشی ئێوەیە هەر یەکسەر کە پرسیارەکەم بخوێنەوە پێشووی کە ئەیوبیەکە بێت ئێوە پێکەنی ینی کازانی نەو دەخاڵەمان تۆگەرە چەندجار لە کۆلێژ دروستمان کردووە. باشە با بزانین ئەی ئەسیتایل سالیسایلیک ئەسید وەڵامێکی ڕاستە یاخۆت ئەڵێ؟ زانکۆی پزیشکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خەڵەکانتان دەخاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەندروستی. تەندروستی تەنها بیماوە کەواتە بی. دەرمانی ئەنتی پایرێتێک بۆ کام لەم گرفتانەی نەخۆشی بەکاردێت؟ ئەی تاولەرز، بی ئیسهالی، سی کۆخە، دی هەستیاری. سی چرکەتانەیە؟ ئەی تاولەرز.
ئەی تاولەرز محەممەد چۆن زانی تاولەرز وەڵامە ڕاستەکەی خۆم لە بەشی دەرمان سازیم ئیدی ئەو دەرمانانم هەموو بە زانیاری خوێندووە لە کۆلێژ دەرمانی ئەنتیپارەتیک تاولەرزە وەکو ئیبۆپرۆفین و باشە خۆی لەرز و تایە تاولەرزە فەرقی نییە باشە با بزانین تاولەرز وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی پزیشکی هەولێر کەتەگۆریەک هەڵدەبژێرن زانست زانست ئەی یاخود بی 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 ترشە باران لەبەر زۆربوونی کام لەم دوو گازانە دەبارێت ئەی O3 dust B SO2 NO2 C SO3 CO D CO2 CO C شرکتانه بی SO2 NO2 B SO2 NO2 مەڕوان زانیاریتان هەیە؟ ترشە باران چییە؟ بۆمان شەرحکەن لەسەر گۆی زەوی دەبارێت ترشە باران؟ دەبارێ باشە محەممەد تۆ لە وەسیە زانیاری زیاتر بێت SO2 چییە NO2 چییە؟ ئەوانە بریتین لە دوو گاز کاتێککە لەگەڵ ئاو کار لێک دەکەن ترشێک پێک دێنن یەکەچیان H2SO4 ترشی گوگردی ئەوی دیشان HNO3 هەر بچیان دەبنە باران و زیان بەخشن شەرحەکەت زۆر زۆر جوانە با بزانین SO2 NO2 وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ کاتەگۆری زانست. زانست. لە زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی. هۆکاری ڕقبوونی ئاو هەبوونی کام لەم ئاوێتانەیە؟ ئەی ئەلمینیۆم بایکاربۆنات بی نیکل بایکاربۆنات سی پۆتاسیۆم سولفایت دی کالیسیۆم سولفایت سی چرکەتانێ دە چرکەتان ماوە؟ وەڵام؟ سی پۆتاسیۆم سۆلفایت. سی پۆتاسیۆم سولفایت. زانیاریتانە بوو؟ ڕقبوونی ئاو بە ئینگلیزی چی پێ دەڵێن نەزانن؟ هاردنس. هاردنس. دەزان چییە ڕقبوونی ئاو؟ بەخۆی زیاتر پۆتاسیۆم و کالیسیۆم بابەتی خواردەمەنینەوە ئەوەندەی جێمان لێبووبی لەناو مادەکانی خواردندا هەبووە زیاتر شکمان دۆ پۆتاسیۆمی چوو کالیسیۆمی زیاتر لەناو بەدوبوومی شیر هەیە زیاتر قەلەق بووین لەو دووە پۆتاسیۆم ماڵژە باشە بە بزانین پۆتاسیۆم و سولفایت وەڵامیشی ڕاستە یاخۆتەڵێ
زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کالیسیۆم سۆلفاید نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی کاتەگۆریەک هەڵدەبژێرن. وەرزش وەرزش ئەی یاخود بی بی زاراوەی بیمەر لە کام لە مۆرشانەدا بەکاردێت؟ ئەی کریکت بی شەترەنج سی تۆپی پێ دی هۆکی سی چرکەتانەیە. بەڵام ئەی کریکت وەڵامەکەتان نەدا بە من لە دڵی خۆتانەوە نازانی و دووتانە ئادەی بۆمان شەرحکەن بزانین. من شەترەنجم کردووە ئەو بیمەر یعنی چی باستانە کرد؟ حەمەد دەڵێ بیم یعنی ستون بیمەر یعنی ئەو کەسەبێک کە لەسەر ستون بێ ینی چاودێری ستون کە لە شترەنج و تۆپی پێ ئەو زاراوەمان بەرچاو نەکردی هۆکی و کریکتمان هەڵبژار. ئۆکێ ینی 50 لە ناو کریکت و هۆکی ها کریکتان هەڵبژارد. باشە بەزانی وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا ئەی یاخود بی کام لەمانەی خوارەوە ماوسی کۆمپیوتەری داهێناوە؟ ئەی دۆگلاس ئینگلبارت بی هێرمان هۆلیریس سی تۆم کرانستۆن دی جاک کیلبی سی چرکەتانەیە. دە چرکەتان ماوە؟ سی تۆم کارچۆن سی تۆم کرانستۆن زانیاریتانە بوو؟ ڕاستی نا زانیاری بڵێن لەبارەی تەکنۆلۆژیەوە زانیاری باشمان هەیە چکە بواری منە بەڵام ئەو کەسەی کە ئەو شتەی کردووە یان لە ساڵی چەندراوە زیاترە گەڕێت و بڵێن بۆ مێژ تەکنەلۆژیەک شتێکی دەبڵێن باشە ئەم ماوس دەرسی ماوس نەخێنەوە ماوس بەکارێنی ئێستا مەسەن بیوتایە ماوس قەت بیری نەکردوەوە کێ ئەم ماوسەی دروست کردووە؟ ڕاستینە لەبەرەوەی ینی لە تەکنەلۆژیە ئەمەە ئامێرمان هەیە کەانی هیچ کەس لە جیهانە بڕۆ ناکەم توانێت هەموو جیازەکان زانانی تر ڤیزیبڵە دیارە مەسەلەن ماوس شاشەکە ئەوە بڵێن کۆمپیوتەر مەسەلەن بەڵام سێرڤەر و ڕاوتەر وها تا دوایە ڕۆب بەڵام ئەگەر بیکەیتەوە کێچی دروست کردووە زۆری وانە ئەوەی شتی زۆر زیاترە دوانی فێربیت. باشە ڕاوێش با بزانین تۆم کرانستۆن وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست دۆگلاس ئینگلبارت نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ دووبارە وەرزش وەرزش
لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ڕۆڵاند گارۆس ناوی دۆمی کامێک لەم جامی یاری تێنسە؟ ئەی جامی کراوەی فەرەنسا، بی جامی وێمبلدن، سی جامی کراوەی ئەمریکا، دی جامی کراوەی ئوسترالیا. سی چرکەتانێ؟ ماستەرزمانەیە بەریتانیا، فەڕەنسا کراوەش نازانم زەزام ئەمریکا، جامی کراوەی ئەمریکا، ئەکید ئەمریکا. سی جامی کراوەی ئەمریکا. سی جامی کراوەی ئەمریکا. عەبدولکەریم چۆن گەیشتە ئەم دەرەنجامە؟ وڵی زۆرم جێ لێ بووە. دووش ماستەر سەیە جامی وێمبلدن ئەو ماستەرزی پێداڵم وا بزانم. ئوستراڵی کراوە ئەویشم جێ لێ بوو بەس دەزانم ناوەشکەیە. لە سی و ئەی یعنی تقریبان سیەکە ڕۆڵاند گارۆ دەزانم ١٨ ئەمریکی ئەوزاگر مێشک مێساش ینی شتێکی باغەڵەت خین دەبییتەوە سی وەڵامی ڕاستەکەی. با بزانین سی جامی کراوەی ئەمریکا وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ؟ زانکۆی هەولێری پزیشکی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست جامی کراوەی فەرەنسا. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ سۆران دووبارە تەکنەلۆژیا. دووبارە تەکنەلۆژیا. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەمانەی خوارەوە ناسراوە بە ناردنی یەکەمین مەسەژی تێکست بە مۆبایل؟ ئەی سەمیر بەهاتیا، بی تۆماس کوریان، سی ستیڤ جۆبس، دی نیل پۆپورس. سی چرکەتانەیە؟ واتە SMS. ئەی سەمیر بەهاتیا. ئەی سەمیر بەهاتیا. بۆچی ئەیتان هەڵبژات؟ ئەوەی شتێک لەسەری جوێنێوەبی ئەو کەسێک کە یەکەم نامەی مۆبایلی نردووە هیندی بۆ و سەمیر بەهاتیاش ناوەکەی پێێتی هیندی بێ. دڵنیایت لەو زانیاریەت یاخۆت لە چۆ ئەم زانیاریەت وەرگرتووە؟ گوێم لێ بوو کە یەکەم تێکستی مۆبایل کەسێکی هیندی نردوێتی بەسیدی بە وردەکاریەوە زانیاری وردم لەسەری. هەتا ئێساش هەندستان لە بواری نێتوەرکینە بانم لە یەکەمی هەموو ژیانە. یعنی زۆربەی دەوڵەتە لێزەکان ئیشی نێتوەرک و ئیشی ئەم بڵین هەندێکان زیرەکەن لە وڵاتی هەندستان بۆیانەکە. هەتا وڵاتێکی وەکو بەڕیدانیا لە هەندستانەوە ئیشەکان یەکرێت نەک لە ناو بەڕیدانیا خۆی هەر لە ناو هەندستانەوە ئیشی نێتوەرکی بۆ بکرێت. باشە با بزانین سەمیر بەهاتیا وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە؟ وەڵامی ڕاست نیل پۆپورس. هەر خۆی ئەو خزمەتگوزاری دروست کردووە و یەکەم نامەش خۆی نردوێتی لە ساڵی 1992. نەتاتوانێ ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. بۆ یەکەم جار مێژوو لەلایەن کام لەم شارستانیانە نووسراوەتەوە؟ ئەی چینیەکان، بی میسریەکان، سی سۆمەریەکان، دی یۆنانیەکان. سی چرکەتانە؟
تینە کۆنەکان نیە دە شرکەتان ماوە بی میسریەکان بی میسریەکان بەڕایەوە یەکەم جار میسریەکان بوون کە مێژویان نووسیوەتەوە بەڵێ لەبەرەوەی میسریەکان یەکەم جار کاغەزیان داهێنا لە ڕۆکی زەل کە لە دەوروبەری نیل گەشەی دەکرد باشە مێژووی لابێ لەسەر کاغەز بنووسێت ستا هەتا لەسەر بەردیش دەبینین هەر میسریەکان لە پێشترن ڕاستە چینیەکان کۆن لەوانەیە کۆنتر بن بەڵام وەکو نووسینەوەی مێژوو پێمان وابوو میسریەکان لە پێشترن هەم ئەو ڕۆمانانی کێسا یەکەم شارستانیەت لە چ ناوچێک دروست بووە میزۆپۆتامیا سۆمەریەکان کۆنترینن باشە کام لەوانە بوون سۆمەریەکان وانە یاخود چینیەکان لە میزۆپۆتامیا نەبوونە چینیەکان میزۆپۆتامیا باشە بەو منتیقا بۆ لۆجیکە بیکەینەوە سۆمەریەکان نین بزماری نووسیتیان وڵایتەوە خۆدەکەم ێستا غەڵەتمان کردبێت باشە با بزانین میسرەکان وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سۆمەریەکان نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا ئەی یاخود بی ئەی کام بەشی جوگرافیا باس لە ستاندارد و کوالیتی ژیانی دانیشتوانی ناوچەیەک دەکات ئەی جوگرافیای پێشکەوتن بی ئەنترۆپۆلۆژی سی جیۆفیزیک دی پێدۆلۆژی سی چرکەتان هەیە دە چرکەتان ماوە وەڵامکمان بنێ بی ئەنترۆپۆلۆژی بی ئەنترۆپۆلۆژی ئەنترۆپۆلۆژی بە واتای چیت ماناکەی زانن وەکو مانازانین نەخێر بەڵام جیۆفیزیک نییە ناسینی خەڵک بەر ڕەچەڵەکیان بەڵێ ئەو پێوترێ ئەنترۆپۆلۆژی گومانمان لە پێدرۆلین پێدۆلۆژی و ئەنترۆپۆلۆژی هەیە باشە جوگرافیای کە باس لە ستاندارد و کوالیتی ژیان بکات ئاخر چۆن جوگرافیایەکە پێی دەڵێن چی بەو ئەو ناوانەی کە لە بەردەمتانایە تۆزێگە بە لۆجیک بیری دەکەنەوە وەکو لۆجیک ستاندارد و کوالیتی ژیانی دانیشتوانی ناوچەیەک پێویستی بە لۆجیە لۆجی ینی لێکۆڵینەوە لە بۆ یوای بۆ چونکە ئەنترۆپۆلۆژی بێت لەسەرەوە ساسە لە بینی پێدۆلۆژی و ئەنترۆپۆلۆژیە ئەی پێدۆلۆژی چییە پێدۆلۆژی ناڵم لە بینی و دوانە دڵنیا نەبووین بەڵام پێمان باش بوو ئەنترۆپۆلۆژی هەڵبژێرین پێدۆلۆژی واتە دیراسەکردنی خاک ئەو حەقینە کە حەقی هەیە باشە با بزانین سۆران باشە با بزانین ئەنترۆپۆلۆژی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست جوگرافیای پێشکەوتن واتە دیپلۆمنت جۆگرافی باسی ستاندارد و کوالیتی ژیان دەکات نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی
قوڵترین دەریاچە لە جیهاندا کامەیە؟ ئەی وڵار، بی ڤیکتۆریا، سی سوپێریۆر، دی بایکاڵ. سی چرکەتانە لە بایکاڵ و دی دەرناس یان لە ئەوی دی دەرناس دەریاچەی بایکاڵ خۆڵەکەی زۆر زۆر لەبیرم لێ دەخینیتەوە. بایکاڵ مەڕۆن بایکاڵ سەڵە سەداکەی نیمە بەس تەمام هاتووە. دی بایکاڵ. دی بایکاڵ. دەزان بایکاڵ کوێیە؟ ناوەڵا ڕاستی لە سیبیریایە. ئەوانی تر لە چۆن نەزانن؟ ڤیکتۆریا. ڤیکتۆریا سەرچاوی ڕووباری نیلە. ئافرم لە ئەفریقایە. ئەی وڵار لەکوێیە؟ ڕاستی نازانم. بایکاڵەکە ئەوەیە لە وەک دەڵێ وڵار لە هەندستانە. سوپەریۆزان لەکوێ؟ حساب سوپڕیۆیەکە بیدەبی لە بەرازیل بی لە ئەمریکایە. بایکاڵتان هەڵبژارد و تەواوی تریا. باشە قوڵێکی زانن بڵێم نازای لەکوێ قوڵێکی بزت لە چۆ بزانێ. سەرەتاوەم زانی زەریایە یەکسەر وتم پاسفیک بەس سمەسام کرد دەریاچەیە کشامەوە. باشە با بزانین بایکاڵ وەڵامیشی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و قوڵەکەی 1642 مەترە و دەخاڵتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ مێژوو. مێژوو. تەنها بی ماوە کەواتە بی. کۆنترین دەستنووسی دۆزراوە لە کوردستان کە باس لە کڕین و فرۆشتنی زەوی دەکات و تەمەنی لە 2000 ساڵ زیاترە لە چ شوێنێک دۆزراوەتەوە؟ ئەی قەڵای هەولێر، بی ئەشکەوتی هەزار مێرد، سی ئەشکەوتێک لە هەورامان، دی قەڵای ئامێدی. سی چرکەتانەیە. ڕۆشتنی خانوەگە هەزار نێرد و حەزارەت بیانە ڕۆمانی بوو حەزارەت نەبووە. دە چرکەتان ماوە؟ ئەی قەڵای هەولێر. ئەی قەڵای هەولێر. بەیات بۆچی قەڵای هەولێرتان هەڵبژارد؟ ئەوەی ڕاستی بی ئەشکەوتی هەزار مێرد مێژوەکەی کۆنترەوە ئەو شتانەی لێشی دۆزراوەتەوە کۆنترە لە نووسین و لە دەستنووس و گرێ بەستوشکیوە و قەڵای ئامێدیش پێم وانییە ئەو مێژۆکۆنی هەبی تا 2000 ساڵ دەستنووسێکی وای لە بدۆزرێتەوە و ئەشکەوتێک لە هەورەمانیش ئەگەر ئەشکەوتێک شتێکی وای لێ دۆزرابێتەوە بڵنیە دەبێ ناوێکی هەبێ و ناوەکە نووسرا بە لێرە نەک ئەشکەوتێک لە هەورەمان. بە ناوەکەی دیارە زۆر گرنگ نییە شتەکە بەس پێرە سێوابی دی نازانم و قەڵای هەولێریش ناوەندێکی گرنگ بۆەوە مێژوەکەشی 5000 ساڵە دەکرێت لە ماوەی 2000 ساڵ پێش ئێستا دەستنووس و گرێ بەسوش شوێ ناوداکراوێ کە باس لە کڕین و فرۆشتنی زەوی و زارگا. باشە وابزانین قەڵای هەولێر وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست لە ئەشکەوتێک دۆزراوەتەوە لە هەورامان نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ هونەر. هونەر. ئەی یاخود بی؟ بی. بی.
دەرهێنەری فیلمی سینەمایی ئێل کلاسیکۆ لە ساڵی 2016 کە باز لە دوو برای کورد دەکات بۆ دیتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ بە ماتۆرسکیل بەرەو ئیسپانیا سەفەر دەکەن کێیە؟ ئەی هونەر سەلیم، بی هەڵکەوت مستەفا، سی هەڵکەوت زاهر، دی شوان عەتوف. سی شرکەتانەیە. مستەفا ئەگەری 1970 هەڵکەوت مستەفایە سی و دینە دەمێنێتەوە هەڵکەوت مستەفا. بی هەڵکەوت مستەفا. بی هەڵکەوت مستەفا. ئەی چۆن دڵنیان کە هەڵکەوت مستەفا؟ ئەکیدم هەڵکەوت زایر و شوان عەتوف نییە. ئەوە شوان بۆ هەڵکەوت زایر فیلمی نای هیچ پێوەنی دەبێ وەنیە. شوان عەتوفیش کاری چییە مامۆستا؟ ئاوازدانەرە. شوان عەتوفیش دەرهێنەری چەند فیلمێک بووە بەس ئەوە نییە 100% شوان عەتوف کۆتا فیلمی پەیکەری دڵی پەیکەری دڵ عەشق و گریان و ڕۆمانسیەت و ئەی هونەر سەلیم. هونەر سەلیم لەوی ڕاستیش یعنی 120 لەوی دانێ 180 هەڵکەوت مستەفا چەند فیلمەکەمانە تا ئێستا نەدیتە ئەو کاتێ حەڕس کرا و نەبڵا بۆ لەی سایتش نەیتەک بەس هەڵکەوت مستەفا لەبەوەی زۆر دەنجی دا و خەڵاتی وەگرت زۆر ناوەکەم جێ لێ بۆ هەڵدە مستەفا 180. باشە بابزانین هەڵکەوت مستەفا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە. دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک کاتەگۆریەک هەڵدەبژێرن. هونەر تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەکتەری سەرەکی فیلمی کچەکانی خۆری دەرهێنەری فەڕەنسی ئێڤا هۆسۆن کە باز لە بەرگری چەکداری کچانی کورد دەکات دژی تێروستانی داعش کێیە؟ ئەی ڕۆژین ئۆلکەر، بی هۆلیا ئافشەر، سی گوڵشیفتە فەراهانی، دی فێنک محەممەد. سی چرکەتانێ. سی گوڵشیفتە فەرهانی. سی گوڵشیفتە فەراهانی. فیلمەکەتان بینیوە؟ فیلمەکەم نەبینیوە بەس زانیار مەسەر فیلمەکە هەیە. بەیاد زۆر دڵنیا بووی کاتتان زۆر مابوو. زۆر دڵنیا. باشە هۆلی ئافشەر کوێیە؟ ئەکتێرێکی تورکە هۆلی ئافشەر گۆرانی بێژ و ئەکتێری تورکە خۆی کووردە لە ئەسڵا بەڵام بە ینی بە تورکی ئەکتینەکە و گۆرانی ژەڵێ. ئەی ڕۆژین ئۆلکەر. ڕۆژین ئۆلکەر و فێنک محەممەد ناناسم بەس لە گوڵشیفتە فەرهانی. ڕۆژینەوە گۆرانی بێژی بەناوبانگی کوردە ڕۆژین بەس هەر ڕۆژین خۆڵات. ڕۆژی خۆڵات. ئەی فێنک محەممەد. ئەو ناناسم نازانم چێ کەستان نایناسن. ئەو میس کوردستان بوو بەبزام 2016 بوو. زۆر تەماشای میس کوردستان ناکەنێەوە؟ شەرمەگەن. باشە گوڵشیفتە فەراهانی بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نێودەوڵەتی تیش کۆڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستهێنا وە کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانی کە ماون ئەدەبیات بیرکاری کامیان هەڵەبژێرن؟ بیرکاری. ئەی یاخود بی؟ ئەی کام لەمانەی خوارەوە یەک بە دوای یەکی ئەندازەیە؟ ئەی 16
6 B 16 8 2 C 16 8 4 D 16 14 12 سی چرکەتانەیە سی وەڵام سی جیومتریک سیکوەنس بەڵێ سی 16 8 4 بۆچی ئەوەتان هەڵبژارد محەممەد جیۆمتریک سیکوێنس واتە هەر ئەو ژمارەیە کە هیتت زەربی ژمارە چی دەکەی ئەو ژمارەیە دەبی دووبارە زەربی ژمارەکەی دیت بکرێتەوە چار زەربی دوو بکرێت دەکا هەشت زەربی دوو بکرێت دەکات 16 دوای بە بەچی 16 4 64 128 256 512 تا زۆر 1024 باشە بابزانین 16 8 4 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکەتان 6 خاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک ئەدەبیات بیرکاری کامیان هەڵدەبژێرن بیرکاری لە بیرکاری تەنها بی ماوە کەواتە بی کام لەمانەی خوارەوە ڕاستە ئەی ئینفینیتی کەم ئینفینیتی یەکسانە بە سفر بی ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسانە بە ئینفینیتی سی ئینفینیتی لەسەر ئینفینیتی یەکسانە بە یەک دی هیچ کامیان سی چرکەتانێ دە چرکەتان ماوە بی ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسانە بە ئینفینیتی بی ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسانە بە ئینفینیتی بۆچی بیتان هەڵبژار ئینفینیتی یعنی بێکۆتە بێکۆتا کۆی بێکۆتا بکەوە لە ئەنجام هەر دەکاتەوە بێکۆتە بەس بێکۆتا کەمی بێکۆتا بکەی یەکسان نییە بەسفە دیار نییە غەڵەتە بێکۆتا دابەشی بێکۆتا بکەی ئەوەشان یەکسان نابی بەیەک یەکسانە بێ بەچی ئەگەر هەر بێکۆتا دەبیتن ئەنجامی بێکۆتا هەر چێکبی لە نێوانیان هەر بێکۆتا دەردەچێتین ژێرەی کرد ئەو ژمارەی کە ژمارەی تری دابەشەکرێن نابێت بێکۆتا بێت ڕاستە ژێری کرد نابێ بێکۆتا بێت هیچ کامی شان یەشکە وەڵامەکی ڕاستی دەیە کەواتە با بزانین بی بێکۆتا کۆ بێکۆتا یەکسانە بە بێکۆتا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵە زانکۆی نێودەوڵەتی تیش کۆڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکەتان سی خاڵ زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن هەر ئەدەبیاتمە ئەدەبیات هەڵبژاردنیتیان نەما تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات لێرە هەڵبژاردنیتیانە تیان ماوە بی بەڵێ ئەدەبیات ئەی یا بی 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 بەرهەمەکانی ئەیملی دیکنسۆن خانمە نووسەری سەدەی 19هەمی ئەمریکا زۆرتر لە چ بوارێکن ئەی ژیانی نەئاسایی مەرگ و نەمری بی ژیانی ئاسایی و خۆشەویستی سی پەیوەندی مرۆڤ و شەڕ دی پەیوەندی مرۆڤ و خۆشەویستی
سی چرکەتانێ سەدەی 19 هیچ زەنگەی جیهانی نەبوو یعنی باگیری سەدەی ئەوێ تازە ئەمریکا ئەوە ژیانی ئاسایی خۆشەویستی شازڕیتە ژیانی ئاسایی خۆشەویستی پڕنگ ئەلی شازوو ڕیتە ئەم دەرێم دەبێ شەپشتی بابی سەدەی 19 دا چرکەتان ماوە وەڵام بی ژیانی ئاسایی و خۆشەویستی ڕاستی ئەگەر سەدەی بیستم بە تۆزێک ئاسانتر دەبوو هەڵبژاردنەکان کێشەکە لە سەدەی 19 مە لەبەرەوەی سەدەی بیستم زەنجی جیهانی دوو زەنجی جیهانی تێدا ڕوودای ینی ئاسانتر دەبەوە کات لە سەوشتانی بنووسیوە بە تەوەقعی من و بە سەدەی 19 ئەی مەرگ و نەمری لە سەدەی 19 مە مەسەلەن شتەکەوەیە ئیلا دەبی کەس نەدەمرد هەمووی ژیانی ئاسایی و خۆشەویستی و دنیا پەمەی بووە شتەکە ینی ئیلا دەبی شخصەکە بناسی ئاگات لە بەرهەمەکانی نەبین زادەزانانی ئەو ئەیمیلی دیکەنسن ناناسن ئافرەت شەیانی بەلای شتانە لەوانێدا بەلای عەتفدا ڕیش لەبەرەوەی کە ئافرەتە بەلای ژیانی ئاسایی و خۆشەویستی و باشە با بزانین ژیانی ئاسایی و خۆشەویستی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ژیانی نائاسایی مەرگ و نەمری پێچەوانە بوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک لە کەتەگۆریەکان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات اینجا لە ئەدەبیاتیش تەنها ئەی ماوە کەواتە ئەی تەوەری سەرەکی بەرهەمەکانی مارک توین نووسەری ئەمریکی لەسەر کام لەم بابەتانی خوارەوەیە ئەی پەروەردەی هەڵەی منداڵان بی نادادپەروەری و ڕەگەزپەرستی سی ڕژێمی ستەمکار دی سیستەمی ئابووری وڵات سی چرگەتانەیە بێلم دوانە بێت دا چرکەتان ماوە بی نادادپەروەری و ڕەگەزپەرستی بی نادادپەروەری و ڕەگەزپەرستی بەیات بۆچی نادادپەروەری و ڕەگەزپەرستیتان هەڵبژارد پێم وایە ئەگەر ڕژێمی ستەمکار و یانیش سیستەمی ئابووری وڵات بواە دەمناسی چونکە لەسەر بوارانە زۆر دەخوێنمەوە و مەجال مارک توین نەناسی ئەو ناناس و بەو پێی کە ئەمریکیش بووە نووسەرێکی ئەمریکیە نووسەر هیچ کتێبێکی ناتوتە بەرچاوە بۆ پێی کە ئەمریکیش بووە ینی لەو دووەش نەبووە پێمان وایە دەکرێت لە دادپەروەری و ڕەگەزپەرستی بچون کە ژمارەی زۆر نووسەری ئەمریکی لەو بارەیە نووسیوانە دەکرێەوە شووە باشە با بزانین نادادپەروەری و ڕەگەزپەرستی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان قۆناغی کەتەگۆریەکان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی نێودەوڵەتی تیشک بەڵام قۆناغیشتر ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکەسیە پێشەوەی بچینە ئەو قۆناغە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە زانکۆی نێودەوڵەتی تیشک چل خاڵ
زانکۆی هەولێری پزیشکی 60 خاڵ. بەڵام ئێوە دەزانن و ئەو خۆشویستانش دەزان کە ئەو خاڵانە ئەکرێت لە قۆناغی داهاتوە گۆڕانکاری بەسەردا بێت. لە سەرەتاوە کاتەگۆری تەکنەلۆژیامان هەڵبژاردە ومێدەوەی وەڵامی پرسیارەکە بزانین. کاتێ پرسیارەکە هاتە سەرشاشە ئەوە بوو کێ یەکەم کەس مەسیج بە مۆبایل نردووە. ڕاستی من زانیاریم نەبوو لەسەر بابەتەکە، بەڵام بە کۆتەنگی بڕیارماندا کە سەمیر بەهاتە هەڵبژێرین لەبەرەوەی وامان بیست بوو کە یەکەم کەس مەسیج بە مۆبایل نردبێ کەسێکی هەندی بووە، زانایکی هەندی بووە. بەڵام دواتر وەڵامەکە نێڵ بوو بەداخەوە نەمازانی. لە کاتەگۆری هونەر پرسیاری ئەومان دەکرێت کە ئەکتەری سەرەکی فیلمی کچانی خۆرچەیە. زانیار مەسەر فیلمەکە هەبوو و دەشم زانیی ئەکتەری سەرەکی فیلمەکە کە گوڵشفتە فەرەهانی ئەکتەری ئێرانی بوو و بە خۆشحاڵی وەڵامە ڕاستەکەمان دایەوە و وەڵامەکەش ڕاست دەرچوو. کاتەگۆری تەندروستیمان هەڵبژارد کە لە پرسیارەکەدا داوای ئەوەی دەکرد دەرمانی ئەنتیپارەتیک بۆ چ نەخۆشیێک بەکاردێ. ئەوە بوو لە وەڵامی ئەی نووسرا بوو لەرزووتا کە وەڵامەمان هەڵبژارد و وەڵامی دروست بوو دەخەڵمەمە دەسێنە. کاتەگۆری بیرکاریمان هەڵبژارد داوای هەڵبژاردننی هاوکێشەی ڕاستی دەکرد. ئێمە وەڵامی ئینفینیتی کۆنی ئینفینیتیمان هەڵبژارد. کاتەگۆری بیرکاریمان هەڵبژارد داوای هەڵبژاردننی هاوکێشەی ڕاستی دەکرد. ئێمە اختیاری ئینفینیتی کۆ ئینفینیتی یەکسان بە ئینفینیتیمان هەڵبژارد وەڵامە ڕاستەکەش هەرەوە بوو. لە کاتیگۆری زانست پرسیارێکمان ئاراستە کرا کە دەیپرسی لەسەر ئەو دوو گازێ کە زۆربوونیان دەبێتە هۆی دروستبوونی ترشەباران. منیش زانیاریم هەبوو لەسەر ئەم پرسیارە و بەدڵنیاییەوە وەڵامی SO2NO2 هەڵبژارد و ڕاست دەرچوو. دوای ئەوەی کاتەگۆری بیرکاریمان هەڵبژارد پرسیارەکەمان ئارەسە کرا کە دەیگوت کام یەک لەو ژمارانەی خوارەوە یەک بە دوایەکی ئەندازەیە. دیارە وەڵامەکە سادە بوو و ئەو وەڵامی سیمان هەڵبژارد کە بریتی بوو لە 4 وەڵامەکە ئاسانە هەر ژمارەێکیان زارانی دوو دەکەی دەبی ڕقەمەکەی دواتر دەربچی و خۆشبەختانە وەڵامەکەشمان ڕاست دەرچوو. دوای ئەوەی لە کاتیگۆری تەندروستی پرسیارێکمان لەواتەوە کە بەو شێوە بوو ناوی زانستی ئەسپریم کام لەمانێ خوارەوەیە و لەبەرەوەی پرسیارەکە ئیخساسی خۆمان بوو و وەڵامەکەش لەمان ئاسان بوو کە وەڵامی ڕاست ئەستالیک سالسیلیک ئەسیدە. لە کاتیگۆری مێژوو پرسیارێکمان بۆ هات کە وتی بۆ یەکەم جار مێژوو لە سەردەمی کام لەم شارستانەتانی خوارەوە نووسراوە. دیارە ئێمە مسرەکانمان هەڵژات سەرڕاوی گومانمان هەبوو کە سۆمەریەکان بێت چونکە بێگومانمە کە سۆمەرەکان کۆنتترین شارستانێتن بەڵام گوتمان نەوەک مێژویان نەنووسی بێتەوە. مسرێک کۆنەکانمان هەڵژات بەڵام بەداخە وەڵامەکەمان ڕاستە. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕای نۆلاتان هاتنینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی نێودوڵەتی تیشک. پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبییر بێنمەوە. زانکۆی نێودوڵەتی تیشک 40 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی 60 خاڵ. دەزانن ئەو خاڵانە دەکرێت گۆڕانکاری بەسەردا بێ بەرزتر بێتەوە کەمتر نابێتەوە بەڵام دەکرێت خاڵەکان بەرزتر بێتەوە. بۆ هەردوو بەشدار بوو 5 پرسیار هەیە هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە. ئێوە بەبیرتانێنمەوە کە ململانێ دەکەن بۆ ئەوەی کە نزیک بنەوە لە فاینەڵ. ئێمە ئێستا لە چارەکی پێشکۆتای لە چارەکی پێشکۆتا کە تەواو بوو 3 زانکۆ مێنێتەوە. ئەو 3 زانکۆیە کام زانکۆی کە زۆرترین خاڵی بەدەست هێناوە ئەویان بە ئیسراحە دەچێتە فاینەڵ چاوەڕێیەکە. 2 زانکۆ مێنەوە و 2 زانکۆیە ململانێ دەکەن بەریەک دەکەون. کام زانکۆ زۆرترین خاڵی بەدەستێنا ئەوە دەچێتە لای ئەو زانکۆی کە چاوەڕێی کردووە ئەچێتە فاینەڵەکەش ئیتر بزانین کێ سەر دەکەوێت کێ نازناوەکە بەدەستدێنێ. نازناوی ئەستێرەکانی زانکۆ واتە خەڵاتە گەورەکە خەڵاتە مەزنەکە کە بریتە لە $20,000 هەر قوتابی $5,000 بەرەکەوێت و خەڵاتی دووەمیش کەم نییە $10,000 هەر قوتابیەی $2,500 بەرەکەوێت. بابینەوە بۆ لای ئێوە بزانین ئێوە ئامادەن لەم قۆناغا
ململانێکە بەردەوام بێت و زانین کێ سەر دەکەوێت. ئامادەن؟ لە زانکۆی هەولێری پزیشکی عەبدولکەریم. عەبدولکەریم بەخێربێیت. زۆر سپاس. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک ڕاوێژ. ڕاوێژ تۆش بەخێربێیت. 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی دەسەرە. با پرسیارەکە بخوێنمەوە ئینجا دەست بدەم ببۆتۆن. باشە؟ پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تەزووی AC کورکراوەی چییە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. Access current. چی جاریشی بیلەرەوە؟ Access current. Access current. هەڵێ عەبدولکەریم ئەزانی؟ AC کورکراوەی چییە؟ ئۆتۆ کاونتەر. ئۆتۆ کاونتەر. ئەویش هەڵەیە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە ئەلتەرنەتیڤ کۆرنت. بیرتان هاتەوە؟ بەبیرماتەوە. دە باشە بەڵام نەتانتوانی پنجخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە ڕۆندێکی تەواوی یاری گۆڵفدا چەند چاڵ هەیە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. 11 چاڵ. هەڵەیە عەبدولکەریم ئەزانی؟ 9 چاڵ. 9 چاڵ. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە 18 چاڵ. جاوەرە گۆڵفکە و تۆپەکان بخەرە 18 چاڵەوە. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم جار لەسەر شاشەی تەلەڤیزیۆن زانکۆی نێودەوڵەتی تیشک؟ جۆرج بۆشی باوک. بڵین بۆشی باوک. جۆرج بوشی باوک. هەڵەیە کام سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم جار لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دەرکەوت؟ فرانکلین ڕۆزڤێلت. فرانکلین ڕۆزڤێلت. زۆر ڕاستە عەبدولکەریم توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت نیشاندانی وێنەکان بەهۆی ڕووناکی بە شێوازی سێڕەهەندی چی پێدەگوترێت؟ بۆ سەجارە بام بڵێم زانکۆی نێودەوڵەتی تیشک چی پێدەگوترێت؟ هەڵەیە عەبدولکەریم ئەزانی؟ 3 داینامیک. 3 داینامیک. ئەویش هەڵێ من لێرە ئەڵێم سێڕەهەندی وادە 3D سێڕەهەندی بەڵام وەڵامە ڕاستەکە هۆلۆگرافی. نەتانتوانێت پێش خاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار واتە کۆتا پرسیار بۆیە و پرسیارەکە دەڵێت کام گازی دەگمەن بە زۆرترین ڕێژە زانکۆی نێودەوڵەتی تیشک؟ ڕێژە لە گەردوندا دەدەێت. زوو دەستناو بۆ بۆتۆنەکە وەڵامەکەم لە ئەودەیە لە ئەوەدا. بۆچی چاوەڕێ نەکرد با پرسیارەکەم خوێنایەتەوە اینجا دەستنایە بە بۆتۆنە؟ باش خەریزانم مەگەر لە ئەودا بیزانم لە هەوادا هەریزانم. شانسی خۆت کامیان ئەڵێ ئاوەڵی هەواڵی چیڵ؟ هایدرۆجین. هایدرۆجین. کام گازی دەگمەن بە زۆرترین ڕێژە لە بەرگە هەوای زەویدا هەیە؟ زینۆن. زینۆن. ئەویش هەڵەیە. ڕاوێژ دەزانی تۆ؟ ئۆتری؟ ئۆتری نا. وەڵامە ڕاستەکە ئێوە کەستان نەتانزانی بەڵام وەڵامە ڕاستەکە ئارگۆن. زۆر سپاسی هەردوو کتارەکەم چنەوە شوێنەکانی خۆتان. زانکۆی هەولێری پزیشکی مەڕوان. مەڕوان بەخێر بێیت. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک محەممەد. محەممەد تۆش بەخێر بێیت. پێشەوە بینیتان هاوڕەکەتان ڕاوێژ پەلەی کرد لەبەرەوە با پرسیارەکە بخوێنمەوە اینجا دەست بێن ببۆتۆنە. 5 پرسیار بۆ ئێوە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە و پرسیار یەکەم دەڵێت سارترین چینی بەرگە هەوای زەوی کامەیە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. ستراتۆسفێر. ستراتۆسفێر. تراتۆسفیر. چی؟ تراتۆسفیر. تراتۆسفیر. ئەویش هەڵەیە چی محەممەد؟ ترۆپۆسفیر.
ترۆپۆسفێر ترۆپۆسفێر وەڵامە ڕاستەکەی کەستانەتان زانی بەداخەوە. محەممەد دوای بیری کەوتووە. باشە دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە خشتەی خولی توخمەکاندا کام توخم بە پێی ئەلفوبێ ئینگلیزی یەکەمین توخم زانکۆی هەولێری پزیشکی؟ ئارگۆن ئارگۆن هەڵەیە پرسیارەکە دووبار دەکەم. لە خشتەی خولی توخمەکاندا کام توخم بە پێی ئەلفوبێ ئینگلیزی یەکەمین توخمە؟ هایدروجین هایدرۆجین نه فوبێ. هەڵەیە وەڵامە ڕاستەکە ئەکتینیۆم. ئەو پێنج خاڵەشتان بەدەست نەهێنا. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئاڵای ئەمریکا لە 50 ئەستێرە و چەند هێڵ پێ؟ 13 هێڵ. 13 هێڵ. مەڕوان زۆر ڕاستە پێنج خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت. چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تریتیۆم ئایزۆتۆپی چ توخمێکە؟ تریتیۆم ئایزۆتۆپی چ توخمێکە؟ زانکۆی هەولێری پزیشکی. تیتانیەم. تیتانیۆم. هەڵەیە محەممەد دەزانی؟ ڕێدیۆم. ڕێدیۆم. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە هایدرۆجین. کەستانەتان زانی؟ پێنجەم پرسیار بۆ ئێوە کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت ژمارەی خۆبەخش لە دوای ژمارە حەوت کامەیە؟ ژمارەی خۆبەخشی لە دوای ژمارە حەوت کامەیە؟ 21. 21. مەڕوان هەڵەیە محەممەد دەزانی؟ مەقسەدی چێ لە خۆبەخش؟ ژمارەی خۆبەخش. 8 تێناگەم لە پرسیارەکە ژماری خۆبەخش چۆن نازان؟ کەستان نەتانزانی تۆ زانی مەڕوان ژماری خۆبەخش چییە؟ ئەو ژمارانی کە تاکن ینی بۆ نمونە کۆ ناکرێتەوە لەگەڵ ژمارەکانی کە بکەوە جارانی پێ بکاتە و ڕقەمە بۆ نمونە هیچ ڕقمێک بیلا یەک جاران حەوت دەکات حەوت. 13 خۆی وەڵامە ڕاستەکە 11ەیە. ژمارەی خۆبەخش تەنها دابەشی خۆی و ژمارەیەک دەبێت ئەوە پێڵەن ژمارەی خۆبەخش. زۆر زۆر سپاسی هەرووتانەکەم پشتەوە شوێنەکانی خۆتان زۆر سپاس. لە زانکۆی هەولێری پزیشکی وریا وریا بەخێربێیت. لە زانکۆی نێودوڵەتی تیشک ئوسامە. ئوسامە خۆش بەخێربێیت. پێنج پرسیار بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە. پرسیار یەکەم دەڵێت وێنەی کام زانای بیرکاری ئیسلامی لەسەر دراوی 10,000 دیناری عێراقی زانکۆی نێودوڵەتی تیشک؟ ئیبن هەیتەم. ئیبن هەیتەم. زۆر ڕاستە حەسەن ئیبن هەیتەم. ئوسامە توانیت پێنج خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت خێراترین ئاژەڵی وشکانی کامە؟ زانکۆی نێودوڵەتی تیشک. ئاسک. ئاسک. هەڵەیە وری ئازانی؟ لە ئینگلیزی پێڵێن چیتا. چیتا. کوردیسیان. وەریا زۆر ڕاستە چیتا وەڵامە ڕاستەکەی و توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێهەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شۆڕشی سەید ڕەزا پێشەوای کوردانی زازا لە چ ناوچەیەکی باکوور بوو؟ زانکۆی نێودوڵەتی تیشک. دیاربەکر. دیاربەکر. هەڵەیە وری ئازانی؟ دەرسیم. دەرسیم. ئافەرموریا توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بە وەڵامە ڕاستە. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت
کیشوەری ئاسیا لە چەند وڵات پێک هاتووە؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. هەفتە و دوو وڵات. 72 وڵات. ئوسامە هەڵەیە وری ئازانی 63 وڵات. وریا وەڵامەکەی تۆش هەڵەیە وەڵامی ڕاست کیشوەری ئاسیا لە 48 وڵات پێک هاتووە. پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە سەدا 20 ژمارەی 2 دەکاتە چەند؟ زانکۆی هەولێری پزیشکی. 1.2 1.2 0.4 ئوسامە وەڵامەکەت زۆر ڕاستە و توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت. زۆر سوپاس یارمەتیتانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد. محەممەد بەخێربەی. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بەیاد. بەیاد تۆش بەخێربەی. کۆتا 5 پرسیارە. هەر پرسیاری 5 خاڵی لەسرە. و پرسیاریەکەم دەڵێت یەکەمین سەرۆک پەرلەمانی ئافرەتی هەرێمی کوردستان کێ؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. ڤاڵا فەرید. بەیاد زۆر ڕاستە توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار بۆیەوە پرسیارەکە دەڵێت لە چ ساڵێکدا زمانی ئینگلیزی بووە زمانی فەرمی ئەمریکا؟ لە چ ساڵێکدا زانکۆی نێودەوڵەتی تیشک. 1748 هەڵەیە محەممەد دەزانی؟ 1752 ئەویش هەڵەیە 1700ەکە ڕاستە بەڵام 1795 نەتاتوانی 5 خاڵە بەدەست بێنن. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئاڵای کوردستان چەند تیشکی لەسەر؟ زانکۆی نێودەوڵەتی تیشک. 21 زۆر ڕاستە پرسیارەکە ئاڵای کوردستان چەند تیشکی لەسرە 21 تیشک. بەیاد توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار بۆیەوە پرسیارەکە دەڵێت کام سەرکردەی مەغۆڵ لە هەولێر شکستی؟ زانکۆی هەولێری پزیشکی. هۆلاکۆ. زۆر ڕاستە محەممەد خێراتر بووی لە بەیاد. کام سەرکردەی مەغۆڵ لە هەولێر شکستی هێنا؟ هۆلاکۆ. توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار بۆیەوە پرسیارەکە دەڵێت کام ئۆتۆمبیل لەسەر ناوی تاکە کوڕی هێنری فۆرد ناو؟ زانکۆی هەولێری پزیشکی. کام ئۆتۆمبیلی هەرەوەندەی خوێن بووتەوە ئەڵێمەوە. فۆکس محەممەد پەلەت کرد پرسیارەکە بە شوێنەی بۆ بەیاد بخوێنمەوە. کام ئۆتۆمبیل لەسەر ناوی تاکە کوڕی هێنری فۆرد ناونرا؟ بەیاد دەزانی؟ H ناوی کوڕە. کەستان نەتانزانی محەممەد نەتزانی سیارەکە تێگەیشت بووم بەڵام نەمزانی ناوکەت لە یاد نەبوو. کام ئۆتۆمبیل لەسەر ناوی تاکە کوڕی هێنری فۆرد ناونرا؟ ئۆتۆمبیلی ئەتسڵ. نەتانتوانی و 5 خاڵە بەدەست بێن. زۆر سوپاس یارمەتیتانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. بەڕێزان خۆشەویستان ململانەکەی نێوان زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی نێودەوڵەتی تیشک کۆتایی هات. ئەمەیە خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی نێودەوڵەتی تیشک 60 خاڵ.
زانکۆی هەولێری پزیشکی 85 خاڵ. زانکۆی نێودوڵەتی تیشک بەداخەوە بە جێمان دەیەڵن من سوپاسانەکەم کە ئێوە بەشداریتان کرد و ماندوو بوون و توانا و وزەی خۆتان پیشاندا ئەوە خۆی لە خۆیدا جێگەی دەستخۆشیە. هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بن لە خوێندن سەرکەوتوو بن و کۆڵنە دەربن و ئینشاڵڵا ساڵی داهاتووتان بینینەوە. زۆر زۆر سوپاسانەکەم و چەپڵەیەکیش بۆ زانکۆی نێودوڵەتی تیشک. چەپڵەیەکی قایمتر بۆ زانکۆی هەولێری پزیشکی.